یەکەم بۆچی خۆ دەکوژی توخوا بۆچی ئەوانە ناکوژی کە گەیاندویانی بەم حاڵەتە توخوا حەیف نییە تۆ 11 سەپتەمبەرت پێ بکرێ بڕێ فیشەکی بنەوەیەکێکەوە ئەیکە ئیشێکی گەورەترت پێکرێک بۆچی ئەجا بۆچی خۆت دەکوژی کسپە و سۆزە بخەیتە جەرگی دایک و باوکیشتۆ ئەجا بە کوشتنەکەت حەلت بۆ خۆت دانایا بۆ دایک و باوکت یا بۆ فەقیرەکانی ترکەوەکو تۆ ئەژین ڕقەکەت بکە بە گڕی قینێکی پیرۆز لە دڵ و دەروون تا بۆی بتوانی تۆش و ئەمسالی تۆ بتوانە شۆڕشێک دروست بکەن و بتوان ئەو واقعە بگۆڕن ئەو پارە و پوڵ و مڵک و مافە لە قڕقڕاگەی پارتی وێچێتی نایەنرێتەوە دەرەوە بە قووەتی بازوو نەبێ بە هێزی چەک نەبێ بە ئیماندارەتی نەبێ خۆت مەکوژە ئەوان بکوژە تەشجیعیش مەبە لەسەر ئەوە خۆشت مبتەلا نەکەی پارەت نیە و بچی ژن بێنی ژنیش مێنە بەڵێ قورسە بە تەکیل قورسە کە بڵم ژن مێنە بەڵام حەلت ئەمەیانە نەک مەسروفێکی تر خەڵک یارمەتیت بدە بۆ یەکجار پارەکەت بۆ کۆکەنەوە ژن بێنی دوای نەتوانی بە خێویکەی دوای تەلاق بکێتە بینتانەوە بڕوە ئەو کاتە نەتۆنە ئەویش دیسان خۆتان ناگرنەوە تەوازن دروست ناکەنەوە ئەمەش مەکە سێم بۆچی کەوتیتە جگەرە خواردن تۆ کە خۆت دینارەکەت پێ پایان ناکرێ ئەی لە دایک و باوکی وەرەگری حەقی جگەرەکەش هەموو ڕۆژە تۆ ئەم دینارانە ئەسووتێنی بە جگەرەکەت تخوا حەیف نییە گەنجێکی وەکو تۆ بیرکاتەوە لە شتێکی ئاوە شەهادە و خوێنەوارێکەشت هەبێ زۆر حەیفە تۆ واد لێ هاتبێ بۆیە بەڕاستی پێش ئەوەی کە سەرزەنشتی ئەو تاغوتانە بکەین لەسەری حەقە بە خۆت بڵێمەوە بۆ ئەوەی کە ئەقڵ پیاکەیت بۆ ئەوی پێداچوونە بۆ وەزەی خۆتا بکەیت بۆچی بیر لە خۆ کوشت نەکەیت و هەر ناتوانانی هیچ شتێک لێ پێ ناکرێ وەرە دەڕۆ ملی ڕێگا بگرەوەکو ئەو خەڵکە هەزارانی وەکو تۆ هەیە ئێستا هاتوونەتە ئیتالیا ئیشیان دەست ناکە بەس وردە وردەخوان بخێوە کرد خۆلانی کەم مەسروفی خۆت لەسەر کە سوکارەکە نامێ دێ لە شوێنێککە ئیشەکەی بەڵێەوە ئیشەکە 8 سەعات ئیشەکە بەڵام تۆ مەجبوری 10 سەعات 12 سەعات ئیزافەش هەر ئیش بکەی لەگەڵیانە 4 سەعات ئیزافی ئیشکەی بەڵام خۆخۆت بەخێوەکەی تۆ تۆزە پارە کۆکەیت بیر لە خۆ کوشتن مەکەرەوە بیر لە کوشتنی ئەوان بکەرەوە کە بە شەوێک 5,000 دۆلاری دۆڕاندووە لە سلێمانی پاڵاس بیر لەوانەی کە بیرە نەوتەکانیان دزیوە کە زەریبەی ئەم خەڵکە ئەدزن سەرباری ئەوەش کە خوێن و خەڵک و خەباتەکەیان فرۆشت و لە 150 تەسلیم بە ئاغای قاسم سلێمانی و هادی عامری کرد تۆ بۆ بیر لە شتی واکرد بیر لە شۆڕشێک بکەرەوە شۆڕشێکی خوێناوی ئەوان ڕادا ئێم گۆڕانکاریەش نابێ یعنی وا بزانی وڵا دیسان پەرلەمانە و چاواشەکاری و هەڵخەڵەتاندن و کاکە با بڕێن و بۆ ئینتیخابات ئەم جارەوە نابێ وەڵام جارە و متحیدە مبارەکبایی لێ کردوون باوەڕتان بە هیچ شتێکی ئەلمانیەکان نەبێ هیچ شتێکی ئەلمانیەکە کە وتیشیان لا ئیلاهە ئیلا الله بزانەوە فێڵێکی تیا لە جەستەریان ئەوە بۆ کەسبکردنی خەڵکێکە کە باوەڕیان بە لا ئیلاهە ئیلا الله کەی هەمویان وەکو ماوسی تۆنگ بیرەکەن حیفی شەبیر بکەیتەوە لەوەی کە بڵێ وەڵام من خەریکە شێتە بم و لە داخە کەوتومەتە جگەرە خواردن هیچیانەوانە حەل نین بێ عەقڵ پیاکەی هۆشیاریت هەبێ ڕۆشنبیری پیاکەی زانستیەک پیاکەی ئەنجا بزانی ئەم حاڵەتە بۆ دروست بووە شیکارێکی واقعی بخوێنەرە زۆر بخوێنەرە شیکاری ئەو سیاسیانەی کە لەسەرە نووسن هیانە مستەقیلە و ڕۆژانە لەم جەریدە لەو مجەلە لەو سایت لەو پیج هەموو نووسن ڕۆشنبیری خۆت زیادکە هۆشیاری خۆت زیادکە نەک بیر بکەیتەوە بە تەنیا وەڵا خۆم بکوژم حەل چیەوە 1000 کەس خۆی کوشت وەڵاو زانێ بۆ عزیزی تونسە کە خۆی سووتان شۆڕشە بە دوایە دروست ببێ لە کوردستان لەبەر چاوی نێچیروان بارزانی 1000 دانە گەنجی محتەرەم خۆی بسووتێنێ ئەو لەولا پێکی هەڵەدا و پەیوەندیەکە کاو لەگەڵ ئافرەتێکی تر ئیمزای شەریکەیەکی تری نەوتەکە لەگەڵ کۆمپانیایکی دەرەوە بۆ بافێڵ خەمن لێخوایە قوبات بیر لەو شتانە مەکەنەوە بیر بکەرەوە لەوەی چۆن ببی بە ئینسانێکی کاریگەر ڕۆشن فکر پاکی پاککەرەوە ئاوا بیری لێ بکەرەوە نەک ببی بەوەی کە لە خزمەتی ئەو تاغوتانە دوای تۆش بفەوتێ جاوا کەوتیتە شێتخانە خەمت بۆ خۆن حەبت بۆ پیاکەنەوە کاتە دکتۆرەکان عیلاج دەکەن بە خۆڕایی وامەکە بیر لەوە مەکەرەوە زۆر گەورەتر بە لەوە زۆر لە واقعش گەورەتر بە کە دروستیان کردووە لە سەرمان هەبێ پشوو درێژانەش بی بڕین ئەقڵمان پێی بشکێ گۆڕانکاریەکان
چی وای لێ کردو ئەو وڵاتی ئێمە بڕوخێ ئەم علمانیەت کەوا بوو علمانیەتەکە میکرۆبی داڕزاندنی خوێن و خەبات و خەڵکەکەی ئێمە کەوا بوو پێچەوانەی ئەم نەخۆشیە دەرمانەکەی ئیسلامە ئەبێ بە ئیسلام ئەم حەلە بدۆزینەوە بینەوە پێشم نەڵی کام ئیسلامیەکان ئەمانە ژەوانی جویان کردو ئیسلامیەکان سۆفی بێ مەدخەلی بێ ئیخوانی بێ کۆمەڵ بێ هەر کەسێک بواە بیرەنەوتەکان دوو بیرەنەوت سێ بیرەنەوت بەدەست ئەوانەوە بواە فەقیر لەو کوردستانیانە ئەمە ئەوە ئازیاکانی علمانیەتن تێر ناخۆ